لە پێناو پاراستنی تەندروستی هاوڵاتیان بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بۆ جاری دووەم بە هاوکاری دەستگای مرۆیی مام کۆمیتێ ڕێخستنی شارە زور و لایەنە پەیوەندیدارەکان هەڵمەتی ڕشتنی دەرمان لە قەزاکەدا ئەنجام درا. دیارە ئەمڕۆ کۆمیتەی چواری ڕێخستی شارە زۆر لەگەڵ بۆردی تەندروستی کۆمیتەی چوار هەڵمەتێکی دەرمانڕشتنی قەزای شارە زۆر ڕاگەاندووە بۆ بەڕەنگابوونەوەی دژی ڤایرۆسی کۆرۆنا. ئێمە ژۆ هاتووی شارە زۆر سەرڕایەوەی کە ئەمڕۆ پشووی فەرمیە هاتوونێتەوە بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی خۆشەویستی قەزای شارە زۆر بۆی هاوکاری تیمەکان بین. ئێمە وەک پەروەردەی شارە زۆر ئەمڕۆ وەکو تیمێک بەشدار بووین لەم هەڵمەتە و بە خۆشحاڵیوە ئیشەکە بتایسە باش ڕۆشتووە تاقیمکردنی قەزای مرکزی قەزای شارە زورە بە هەموو شێوازێ تاقیمکردنی ماڵەکانە وەکو پەروەردە وەکو مامۆسایان پەیامان بۆ سەرجەم دانیشتوانی قەزای شارە زۆر ئەوەیە کە پابەندی تەواو بن بە ڕێنمایەکانەوە. وڵا سەرەتا من پێویستە دەستخۆشی لە کۆمیتەی چواری ڕێخستنی شارە زۆرێکی نیشتمانی کوردستان بکەم کە ئەمڕۆ ئەرکی دابینکردنی تێچووی ئەم هەڵمەتیان گرتە ئەستۆکە هەڵمەتێکی زۆر گەورە بۆ هەڵمەتی تاقیمکردنی هەموو کوچە کۆڵانەکانی سنووری شارەوانیمان و ناو سنتەری قەزای شارە زۆر بوو نەک هەر تێچۆکیان گرتە ئەستۆ بەڵکو ستافێکی باشیشیان هێنا بۆ جێبەجێکردنی باوکاری لایەن پەیوەندیدارەکانی وەکو تەندروستی و ڕۆشنبیری فەرمانگەی ئاو شارەوانی و پۆلیسی هاتوچۆ ئەمانە هەمووی ستافێکمان دروست کرد بۆ جێبەجێکردنی ئەم کارە و ئێستا لە کۆتایی کارەکە شاین لە بەیانی زووە خەریکین بەمەش شار پاکترە بێتەوە تاقیمە کرێ و زیاتر خەڵپارێزراوە بێ و پەیامیشم بۆ دانیشتوانی سنووری قەزای شارە زۆر ئەوەیە کە دەستیان خۆش بێ ئەمڕۆ هەموو کوچە کۆڵانەکان گەڕان خەڵکێکی زۆر کەم لە ناو کۆڵانەکانە بوو و قەرباڵخی ئەوتوی پێوە دیار نەبوو کەمە هێمایە بۆی کە خەڵک لە ماڵۆیە. هاوکات دەستگای مرۆیی مام بەردەوامە لە خزمەتکردنی خەڵکی کوردستان و وابڕیاریشە لە ئایندەیەکی نزیکدا خۆراک و هاوکاریەکانی بگەینیتە خەڵکی هەژار و کەم دەرامەتی سنوورەکە. کۆمیتەی چواری ڕێخستنی شارە زۆر بە هاوکاری و هەماهەنگی سەنتەری زانیاری هەڵەبجە و بەڕێز لێپرسایی مەڵبەندی نوێی شارە زۆر کاک سەرتیب عەلی هەستاین بە هاوکاری و هەماهەنگی فەرمانەکانی سنووری کۆمیتەکەمان کە هەمویان کادری پێشکەوتووی یەکێتی نیشتیمانی کوردستانن لە شارەوانی لە پەروەردە لە ڕۆشنبیری لە پۆلیسی ناوخۆ لە پۆلیسی هاتوچۆ لە شەید ڕەوبەک تەندروستی شەید ڕەوبەک و کۆمەڵە کادری تری پێشکەوتومان کە هەمویان هەمانگ بوون و وەکو یەکێتی هەستمان بە بەرپرسیارەتی کردیارە دوای ئەوەی کە دەستگای مرۆیی مام و کاک شێخ لاهور چوونە ناو خەڵکووە بەڵێنی وایاندا کە وەکو یەکێتی پشتیوانی خەڵکە بین ئێمەش وەکو کادرێک لێرە خۆمان هەستمان بە مەسئولیەت کرد. لە پێشووتردا یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی ڕابەری ڕزگاری خوازی گەلێکەمان جەنابی مام جەلال و یەکێتی کە حیزبێکی دەست پێشخەر بووە و حیزبێکە لە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستان بووە و لەگەڵ هەژارانە بووە و ئێسەیش ئەم یەکێتیە نوێی کە هاوسەرۆکان کۆمەڵک گەنج و خوێنی نوێ هاتنتە ناو یەکێتی و لەسەر ڕێبازی جەنابی مام جەلال بەردەوامن و دایانەوەی یەکێتیەک بێت کە لە ڕۆژە سەختەکانە لەگەڵ هاوڵاتیانی خۆیان بێت لەگەڵ خەڵکی خۆیان بێت و دابڕاو نەبێت لە خەڵک و تایدا هاوکار بێ بۆ تێپەڕاندنی ئەو ڕۆژە سەختانەی کە دێتە پێشەوە بۆ بەردەم هاوڵاتیانی و ئێمە بە خۆشحاڵی وەکو کادرێکی یەکێتی وەکو پەرلەمانتارێکی یەکێتی و کوردستان بە هەموو شێوازێک دەمانوێت لە ناو خەڵکا بین و خزمەتی ئەم شارە بکەین. جێ ئاماژە پێکردنە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو بارودۆخێکدا پشتگیری و پشتیوانی خەڵکی کوردستان بووە لە ئێستاشتا بەهۆی بەڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان هەموو هەوڵێکی خستۆتە گەڕ تا هەمووان پێکەوە ڕێگری بکرد لە تەشەنەکردنی ڤایرۆسەکە. هەرێم عومەر، گەلی کوردستان، قەزای شارە زۆر.